ماوەی چەندین ساڵە هەواڵەکانی بەردەوامی کۆچی گەنجان سنورداشکردنەوەی پەنابەرانی کورد، نقمبوونی بەلەم و وەرگەڕانی یەخت و دۆزینەوە و گەڕانەوەی تەرمی کۆچبەرانی کورد هەمیشە لە ڕیزی پێشەوەی هەواڵی میدیاکانی هەرێمی کوردستاندایە. بەڵام تا ئێستا دەسەڵاتدارانی هەرێم خۆیان لە دۆخەکە تێنەگەیاندووە و نەکی چەنگاوێکی هەرێنیان بە ئاڕاستی هێواشکردنەوەی شەپۆلی کۆچکردن نەناوە، بەڵکو بە خەستی ئەمانە و دۆخە بەردەوامی پێدەدەن کە بوونەتە هۆی هەڵاتنی دانیشتوانی هەرێم ڕۆ ئەوروپا. ئاری جەلال سەرۆکی دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوارە و پەنابەران دەڵێت ماوەیەکە وڵاتی یۆنان دیاردەی گەڕانەوەی بەلەمی کۆچبەران بە هەمان ئاڕاستە بۆ تورکیا دەست پێ کردووە و تەنیا لە ماوەی مانگی ڕابردوودا زیاد لە 25 بەلەمی کۆچبەران لەلایەن پۆلیسی کەناراوەکانی ئەو وڵاتەوە بەرەو تورکیا گەڕێنراونەتەوە. هەفتەی ڕابردووش دەستگای لووتکە لە ڕاگەیاندراوێکدا ئاشکرای کرد ژمارەی قوربانیانی ئەو بەلەمەی سەرەتایە مانگە لە یۆنان نوقم بووە گەیشتووەتە 28 کەس. تا ئێستا 12 کۆچبەر ڕزگار کراون کە دوان لەو کۆچبەرانە کوردن. بە پێی پێناسەکانی کۆچکردن لە جیهاندا ئامانج و مەبەستی کۆچ لە کۆن و ئێستاشدا مسۆگەرکردنی ژیانێکی باشترە لە ڕووی ئابووری و بەدەستێنانی سەقامگیریە لە ژیاندا. بەڵام بە وتەی خۆیان ئامانجی کۆچی هاوڵاتیانی هەرێم پێش بەدەستێنانی سەقامگیری دەرباز بوون و ڕاکردنە لەدەست ئەو مەرگە ساتەی بە ناوی ژیانەوە لە هەرێمی کوردستان دەیگوزارێنن. بەڕای چاودێران دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەرپرسی یەکەمی کارەساتی مەترسیداری کۆچکردنی گەنجانن. ئەوان تەواوی سەرچاوە مادی و معنەویەکان و سامانەکانی سەرزەوی و ژێرزەویان قۆڕق کردووە. سپۆڕیان لە قاچاقچێتی و هاوردەکردنی خۆراک و دەرمانی ماوە بە سەرچوو پەیدا کردووە و لە بەتاڵان بردننی داهاتی گومرک و نەوت و غاز و سەپاندنی باجی نایەسایی و شکاندنی ئیرادەی وڵاتیانیشدا بوونەتە نمونەیەکی بێوێنە بۆ تەواوی دەسەڵاتە ستەمکاریەکانی جیهان. ئەزمموی لاوازی هەرێمی کوردستان کە بەهۆی زۆری گەندەڵی و ناداتپەروەری لە هەموو ڕوویەکەوە ناوبانگی لەکەدار بووە، بەردەوامی کۆچی هاوڵاتیانی شەوەندەی دیکە وێنای هەرێمی لای کۆمەڵگەی نێودەوڵەتی ناشرینتر کردووە. سەرەڵگرتنی خەڵک لە زیێدی خۆیان پەیامێکی ڕوونە بۆ تەواوی دنیا کە ستەم و کەم و کوڕیەکان لە هەرێمدا ئەوەندە زۆرن لە ژماردن نایەن و ئومێدی بەشێک لە هاوڵاتیانیش گەیشتووەتە بنبەست. بەپێی ڕاپرسیە فەرمیەکان زۆرینەی ڕایە و کەسانی لە هەرێمی کوردستانەوە کۆچیان کردووە هاوڵاتی ناڕازی بوون. هەر بۆیە بەڕای بەشێک لە چاودێران دەسەڵاتدارانی پارتی و یەکێتی نەک ڕێگری ناکەن لە بەردەوامی شەپۆلی کۆچکردن، بەڵکو پێیان وایە جێهێشتنی وڵات لەلایەن گەنجان کە داینەمۆی گۆڕانکارین و ئەو کەسانەی گلەییان لە شێوازی حکومڕانی هەیە نەک زیانیان نییە بەڵکو لە بەرژەوەندی ئەماندایە. بۆ پێی ئەگەر ژمارەی لایەنگرانیشیان زیاد نەکاتەوە ژمارەی دژەکانیان کەم دەکات.